هەوڵەکان بۆ گەشتن بە ڕێکەوتنی کۆتایی لە نێوان هەرێم و بەغدا بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە گفتوگۆکان بەردەوامن بە ئاراستەی گەشتن بە ڕێکەوتنی کۆتایی و بە هیچ شێوەیەک سازش لە ماف و شایستەدارایی و دەستوورەکانی هەرێمی کوردستان ناکەین. دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدی دانووسانکاری هەرێم بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق، حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە هیچ شێوەیەک سازش لە ماف و شایستەدارایی و دەستوورەکانی هەرێم ناکاو چاوەڕێی گەشتنی بەشە بودجەی هەرێم بۆ مانگی ئۆکتۆبەر لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە کە تا ئێستا نەنێردراوە. ئەمە جیا لە مانگەکانی 5 و 6 و 7 ئەم ساڵ کە ماف و شایستەیەکی ڕەوای خەڵکی کوردستانە و حکوومەتی فیدراڵی تا ئێستا نەیناردووە. ئەوەشی خستە ڕوو کە سەبارەت بە ڕەشنووسی پرۆژەی یاسای بودجەی فیدراڵی بۆ ساڵی 2021 یەکتێگەشتنی باش لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ هاتووەتە ئاراوە، بەڵام گفتوگۆکان بەردەوامن بە ئاراستەی گەشتن بە ڕێکەوتنی کۆتایی لە چوارچێوەی ئەو پرەنسیپانەی کە لەسەری ڕێکەوتوین. هاوکات ڕۆژنامەی سەباحی نیمچە ڕەسمی عێراق ڕایگەیاندووە بەغدا و هەرێم گەشتونەتە ڕێکەوتنێکی سەرەتایی کە هاوشێوەی ڕێکەوتنی پێشووی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیە لەگەڵ زیادکردنی چەند بڕگەیەک کە لە پرۆژەی یاسای بودجەی 2021دا هاتووە و بەپێی ڕێکەوتنەکە بەغدا گەرنتی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات لە بەرامبەر ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتی دەواازە سنوورەکانی بە بەغدا. لەلایەکی تریشەوە شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بۆ گەلی کوردستان ئاشکرای کرد وەفدی هەرێم و بەغدا نەگەشتونەتە ڕێکەوتنی کۆتایی لەسەر پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2021 عێراق، بەڵکو یەکتێگەشتنی هەبووە لە نێوانیاندا و دوو پێشنیار گەڵاڵە کراوە بۆ ئەوەی لەسەری ڕێ بکەون. پێشنیاری یەکەم ئەوەیە حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتە فیدراڵەکان بداتە بەغدا، لە بەرامبەریشدا حکوومەتی فیدراڵی پشکی لە 12.67 هەرێمی کوردستان خەرج دەکات. پێشنیاری دووەمیش ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێم 450,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتە فیدراڵەکان بداتە بەغدا، لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵی جگە لە بەشە بودجەی هەرێم خەرجی پرۆسەکانی نەوتی هەرێمی کوردستان دەگرێتە ئەستۆ. دووبارە دەستپێکردنەوەی گفتوگۆکانی هەرێم و بەغدا لە کاتێکدایە ناکوچەکانی نێوان هەولێر و بەغدا جارێکی تر بەهۆی تێپەڕاندنی یاسای کورتێنانی دارایی سەری هەڵدایەوە کە حکوومەتی عێراقی دەستکراوە کرد بە قەرزکردن بۆ دابینکردنی موچە. هەروەها یاساکە جارێکی تر ناردنی موچەی فەرمانبەرانی کوردستانی بەستەوە بە پابەندبوونی هەرێم بە تەسلیمکردنی 250,000 بەرمیل و نیوەی داهاتی دەواازە سنووریەکان.